دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە بەرنامەی پرسیڕۆژ سپاس دەکەم. دکتۆر با لە ڕێکەوتنەکەی ئێران و ئەمریکاوە دەست پێ بکەین. پێت وایە نیوەڕۆکی ئەم ڕێککەوتنە بە قازانجی هەردوو لایە یان هەوڵ دراوە خواستەکانی واشنگتنی تێدا باڵا دەست بێ؟ بەنای خۆی گەورە سڵاو لە جەنابەت کاگڕامکۆ و سڵاو لە بینەرانی بەڕێزی کورساتیش. لە ڕاستیە یعنی وا خوێنرێتەوە کە هیچ لایەکیان ئامادەیەوە نین کە ڕێکەوتنێکی دوورمەودای کۆتایی و بنبڕ لەگەڵ یەکتر ئەنجام بدەن، چ ئێران چ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هۆکار بۆ ئەمەش زۆرن. سەرەکیترین هۆکاریان بەرنامە ناوکیەکەی ئێرانە کە ئێران ناتوانێت بە تەواوەتی دەستبەرداری کۆی بەرنامە ناوکیەکەی بێ بەرنامە ناوکیە مەدەنیەکەشیەوە ئەوەی کە وا ناوی لێنراوە و تا ڕادەیەکیش ئێران ناتوانێت تەنازول بکات زیاتر لەوەی کە لە ڕێککەوتنی پێشووی ناوکی لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کردوێتی و یان لانی کەم ئەبێت ئەوە ڕەچاو بکرێت بۆ ئێران کە ئێران بتوانێت پیتانتنی یۆرانیۆم لەسەر خاکەکەی خۆی بکە، چونکە ئەمە بووە بە بەشێک لە یعنی هینی ئێرادەی نەتەوەییان کە ناتوانن لی تەنازول کەن ئەوە تا بینن کە ئێستا هەر کە دەنگۆی ئەوە بڵاو بێتەوە کە شێوەیەک لە ڕێککەوتن لە ئارایە سەرباری ئەوەی کە بڵاو کرێتەوە هیچ بابەتێکی تیان نییە سەبارەت بە بڕیاری کۆتایی لەسەر بەرنامە ناوکیەکەی ئێران، بەڵام ئەبینی وا خۆپشاندان لە ئێران دەستی پێکردو بە تایبەتی ڕەنگە باڵی تۆنڕەو لە ناو ئێرانە دژی ئەم جۆرە ڕێککەوتنە بێ. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش کێشەی ترامپ ئەوەیە کە ناتوانێت هیچ ڕێککەوتنێ بکات کە هاوشێوەی ڕێککەوتنەکەی پێشووی ئێران و ئەمریکا بێ. ئێوە بۆ خۆتان نەزانەوە بەردەوامی سەرۆکی ئێستای ئەمریکا دۆناڵد ترامپ باس لەوە کات کە ئەوان ناتوانن ڕێککەوتنێ بکەن هاوشێوەی ئەوەی کە ئۆباما ئەنجامیدا لە قۆناغی پێشووترە. ئەمە وای کردووە کە نەتوان ڕێککەوتنیەکی بنبڕ ئەنجام بن، بەڵکو ڕێککەوتنی مەرحەلی ئەنجام بن بەوەی کە ئێستا هەردوو لایەن پێویستیان بەوە هەیە ڕێککەوتنێکی مەرحەلی ئەنجام بن، بەوەی کە ئاگەربەست درێژ بکرێتەوە، بەوەی کە گەروی هەرموز بکرێتەوە، بەوەی کە نەوت وا ببێت کە نرخی نەوت دابەزێ بۆ ئەوەی کە ئێوە خۆتان نەزانن هەڵبژاردننی متێرم لە ئەمریکا بەڕێوەیە و لە هەمان کاتیشە هەندێک امتیازات بە ئێران بدرێت. بۆیە وا پێشبینیەکەم کە ئەگەر ڕێککەوتنیش بێتەکایە و ڕێککەوتنێکی مەرحەلیە، ڕێککەوتنێکی دوورمەودان نییە و جارێکی تریان پێویستەکات بەنیەت پاکیەوە ڕێککەوتن لەگەڵ یەکتر ئەنجام بن ویان بە دووری نبینم کە یعنی خولێکی تری گرژی لە نێوان هەردوو وڵات بێتەکایەوە بە تایبەتیش ئێوە خۆتان نەزانەوە ئێستا جەنابیشت لە هاوڵەکان ئاماژەت پێدا کە ئیسرائیل هەر لە ئێستا و متحەفزە لەسەر ئەو ڕێککەوتنشی کە ئێستا باسی لێوەکرێت کە لە نێوان ئێران و ئەمریکا قەرارە بێتەکایەوە. باشە دکتۆر، کەواتە ئەو گرژی و ئاڵۆزیانی لە ناوچەکەمانن بەردەوام دەبن بە تایبەت لە ئێراندا، یان ئەم ڕێککەوتنە هەندێک دەیانوت بە بڵێن کاریگەریەکانی جەنگەکە لە چەند مانگی ئایندەدا دەردەکەوێت ڕەنگە خراپی دۆخی ئابووری و ژیان و گوزەرانی خەڵک وا بکە خەڵک بێتە سەر شەقام، بەڵام هەر لەم سەرەتایەوە دەبینین بەرگریکاران لە نیزامەکە و پارێز محافظکارەکان ئەوان بۆ خۆیان جۆرێک لە خۆپشاندان دەکەن دژ بە ڕیفۆرم خوازەکان یاخۆ دژ ئەگەر نەڵێن ڕیفۆرم خوازیش دژ بەوانی کە لەگەڵ ڕێککەوتنەکەدان سەرکاری ڕێککەوتنەکە دەکەن، کەواتە ئەمە هەر لێسە پێمان دەڵێ گرژی لەم وڵاتە بەردەوام دەبێ. بەدڵنیاییەوە خۆی یعنی ئەبێت ئەوە بزانین کە ئێستا ئەوەی کە قیادەی ینی سەرکردایەتی گفتوگۆکانەکات باڵی ڕێفۆرم خوازەکان نی لە ئێران، هەر بەشێکی باڵی پارێزکارەکانن بە تایبەتی کە سەرۆکی پەرلەمان سەرۆکایەتی تیمی دانوستانکاری ئێرانیەکات، بەڵام بەدڵنیاییەوە لە دوای ئەو شەڕی کە ڕوویە ڕەنگە ئەنجامدانی هەر ڕێککەوتنێک کە بەشێک لە خواستەکانی ئێرانی تیانە بێ کە
کارێکی ئاسان نەبێ بە تایبەتی لە دوای ئەو هەموو یعنی زیانانی کە بەرێران کەوتۆچە لە هەڕەمی سەرکردایەتیکردنی وڵاتە کە بۆ خۆتان نەزانن ڕێبەری باڵای ئێران بوویە قوربانی و جیالەوە بەشێک لە سەرکردە سەربازیەکانی ریزی یەکەمی ئێران بوونەتە قوربانی و لە هەمان کاتیشە لە ژێرخانی ئابووری وڵاتە زیانێکی زۆر کەوتۆ بۆیە ڕەنگە بۆیان ئاسان نەبێت کە هەر ڕێکەوتنێ بکەن بە تایبەتی کە ئێستا تا ڕادەیەکیش باس لەوە کرێ کە ڕەوتی سیاسی لە ئێران زیاتر لە دەست سوپای پاسدارانە وەک لەوەی کە لە دەست لایەنی ئیداری و لایەنی سیاسی ئەو وڵاتە بێت بۆیە بەدڵنیاییەوە بۆ ئێرانیش ڕێککەوتن ئاسان نییە وەکو باسم کرد بۆ ئەمریکاش بە هەمان شێوە لەم کاتەیە ڕێککەوتنی دوورمەودا و ڕێککەوتنی بنبڕ ئاسان نییە. دکتۆر لە کاتی جەنگەکەدا بینیمان پزیشکیان لێدوانێکی داوەتی وڵاتانی دراوسێ داوای لێبوورنیان لێ دەکەین و ئەوان پارێزراوە بن و بە هەڵە هێرشیان کراوەتە سروشتێکی لەم بابەتە هەرچەند ساعتێک بەدوای لێدوانەکەیدا بینیمان چەند موشکێک نا بە ئەو وڵاتانەی دراوسێوە و ئەنجا ئەوە بوو پەیامەکەی گۆڕی ینی دەوترا کە لە ژێر فشاردا فشاری سوپای پاسداراندا پەیامەکەی پێگۆڕراوە ئەوەی کە ئێستش دەیبینین ئایا واشنگتن ئەم دۆخە ناخوێنێتەوە وا پەلەیەتی لەم ڕێککەوتنە یان چییە کە ڕێککەوتنێک ئیمزا دەکا کە دەزانێت ڕێککەوتنێکی شلۆقەوە هەر خولەکێک بۆ ئێسپای پاسداران پێوی پابند نەبێت. وەکو باسم کرد ڕەنگە هەردوو لایەن پێویستیان بە ڕێککەوتنی مەرحەلی هەیە ڕێککەوتنی کاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی سەرۆک ترامپ ڕەنگە پێویستی بە ڕێککەوتنێکی کاتی هەبێ چونکە یعنی دەرەنجام نێگەتیڤەکانی ئەم جەنگە ئێستا زۆر زیاد ینی بە شێوەیەکی زۆر ڕەنگی داوەتەوە لەسەر ژیانی خەڵک لە ڕۆژاوا بە شێوەیەکی گشتی و لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش لە نرخی بنزین ئەوە لە نرخی سوتەمەنی زۆر ڕەنگی داوەتەوە بەرزبوونەوەی نرخی نەوت کاریگەری لەسەر بازاڕەکان هەبووە و لەبەرەوەی کە ئەمریکاش بەرە و هەڵبژاردنێکی ناوخۆیی ڕات بە تایبەتی یەک لە سەرسی ئەنجومەنی پیران و هەموو ئەنجومەنی نوێنران جارێکی تر تازا بێتەوە لە کۆتایی ئەم ساڵ بۆیە ڕەنگە پێویستیان بە ڕێککەوتنێکی مەرحەلی هەبێت تۆ خۆتەزانی یعنی لە ڕۆژەکانی کۆتایی هەفتە هەموو جارێک لە ڕۆژەکانی کۆتایی هەفتە بە تایبەتی هەفتەی بۆرسە و هەفتەی نەوتەوەوانە سەرۆک ترامپ هینێک بڵاوە کاتەوە پەیامێک بڵاوە کاتەوە ئەوێت بازاڕەکان هێور کاتەوە بۆرسە هێور کاتەوە نرخی نەوت زۆر بەرز نەبێتەوە هەرەوە شەوای کردووە کە CNN ژماردوویەتی 38 جار سەرۆک ترامپ بوتوێتی لە ڕێککەوتن نزیکین و بەڵام ڕێککەوتنیش نەکراوە ئەمە هەمووی بۆ هێورکردنەوەی بازاڕە بۆی کاریگەری لەسەر دەنگی کۆماری خوازەکان نەبێت و بە تایبەتی دەنگی لایەنگرانی ترامپ لە ناو حزبی پارێزکارانی ئەمریکا بۆ ئەوەی لەو هەڵبژاردنانەیە تووشی شکست نەبن بۆیە هەردوو لایەن ڕەنگە پێویستیان بە ئەم مەرحەلەیە هەیە لە هێورکردنەوەی گرژیەکان و گرژیەکان جارێکی تر بەرز نەبنەوە و خۆشتان نەزانن کە هەر کاتێک گرژیەکان زۆر بەرزە بێتەوە وەکەوەی کە لە لوبنان ڕوویە یەکسەر سەرۆک ترامپ تەدەخولەکە بووەوەی کە هێوری بکاتەوە. باشە دکتۆرە مۆم ڕووداوانە کە ڕووەدا لە ناوچەکەمان لە نزیک ئێمە بەشێکی وەکو دەڵێ لە گۆڕەپانەکەی ئێمە ئامادەین بۆ ئەمە؟ بەداخەوە کاگرامکۆوە بزانم لە چەند چاوپێکەوتنێکی تریش باسمان کردووە نەکەرە ئامادەنین بەڵکو دۆخی هەرێمی کوردستان بەو شێوەیە کە هەمیشە ئەو مەترسیانەی کە لە ئەنجامی ئەم ڕووداوانە یەنەکایەوە کاریگەری گەوریان لەسەر هەرێمی کوردستان هەبێت بۆ نمونە یعنی ئێستا خۆتان نەزانن ئەم دابەشبوون و پەرتیەی کە لە هەرێمی کوردستان هەیە وای کردووە کە کۆی دامەزراوەکانی هەرێمی کوردستان ئەکسپایر ببن کار نەکەن لە کارە نەبن و لە هەمان کاتیشە ئەبێت ئەوە ڕەچاو بکەین کە ئەولەویاتی کۆمەلگای نێودەوڵەتی بە تەواوەتی گۆڕاوە یعنی ئەو بارودۆخەی کە هەرێمی کوردستانی تیا لەدایک بوو لە دوای کۆتایی هاتنی جەنگی سارد لە دوای بانگەشەکردن بۆ هاتنەکایی سیستمێکی نوێی جیهانی کە پەیوەست بوو بە
بڵاوکردنەوەی دیموکراسی مافی مرۆڤ لە ئاستی دنیاە هەموو ئەمانە گۆڕانکاری بەسەرا هاتووە و ئێستا بارودۆخێکی تر لە ئاستی نێودەوڵەتی لە ئارایە کە هێز دەورە بینێ ئەوەی کە هێزی هەیە لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی ڕێزی لێگیرێ و لە هەمان کاتیشە کۆمەڵێک ئەولەویاتی تر بۆ کۆمەلگای نێودەوڵەتی هاتوونەتە کایەوە پرسی مافی مرۆڤ و ئەو شتانە لە ئەولەویەت نەماوە بەڵکو هەموو وڵاتێک ئێستا سەرقاڵی کێشەکانی خۆیەتی ئەوە تا لە ئەمریکا ئەڵێن ئەمریکا یەکەم یعنی پێویستەکات ئێمە تەنها لە خەمی ئەمریکا بین بزوتنەوە پۆپۆلیستیەکان لە ئەوروپا بەردەوام لە بەرەو پێشوونن لە ئیتالیا لەسەر حکومن بە شێوەی لە شێوەکان لە بەریتانیا لە بەرەو پێشوونن لە ئەڵمانیا لە بەرەو پێشوونن لە سوید لە بەرەو پێشوونن بە هەمان شێوە کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا سەرقاڵی کێشەی ئێرانە سەرقاڵی کێشەی ئۆکراینە سەرقاڵی کێشەکانی چینە بۆیە هەر بارودۆخێک ڕوبەڕووی ئێمە بێتەوە بەدڵنیاییەوە دۆستەکانمان وەکو جاران نەماون کە بەرگریمان لێ بکەن ئەو دۆخێکی لە هەرێمی کوردستان هەیە وای کردووە کە ئاسان ناومێت ببن لە دۆخی هەرێمی کوردستان بۆیە بەدڵنیاییەوە مەترسیەکان کاریگەریە بێ لەسەرمان لاوازی کردوین دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان لاوازی کردوین مەترسیەکانیش لە داهاتووە کاریگەری زیاتریانە بێ لەسەرمان دکتۆر ینی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کۆربەندی دێڵفی بەرز قوبات تاڵەبانی جێگری سەرگۆزیران هەرێمی کوردستان ینی زۆر بە نیگەرانیەوە باسی لەوە کرد وتی ئێمە ئەم جەنگە لە ناوچەکەمان ڕوودەدا بەڵام تا ئێستا کۆبوونەوەیەکی سیاسیمان ئەنجام نەداوە لێم پرسی بۆ ئەنجامتان نەداوەتی منیش لە تۆ پرسم بۆ ئەنجاممان نەداوە ینی ئەگەر کۆبوونەوە بکرێ بێ بەشێکی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ هەڵبەتە بەڵام ئەوانیش گلەیەوەیان هەیە کە دەبوو کۆبوونەوە بکرێ کە دەبوو حەزبەکان پێکەوە دابنیشن چی بکرێت چی نەکرێ چونکە ئەم ڕووداوانەی ڕوودەدەن پێوەستە بە هەموو دۆخی کوردەوە بەتایبەت لە باشووری کوردستان بەڵێ بەدڵنیاییەوە یعنی بۆ زانیاری جەناب توبینەرانی بەڕێزی کورسات ئەمەوە بڵێم کە لە مانگی دووی ئەمساڵ پێش ڕوودانی ئەو جەنگە بە چەند ڕۆژێک ئێمە چەند کەسایەتیەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان چەند کەسایەتیەکی سربەخۆ پرۆژەیەکمان ئامادە کرد و ئاڕاست پرۆژەیەکی سیاسیمان ئامادە کرد و ئاڕاستەی لە پێشە پارتی و یەکێتی کرد کە گەیشتە دەست سەرۆکی هەردوو حیزبەکە پێش ڕوودانی جەنگەکە و دواتریش درا بە هەموو حیزبەکانی تری هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەوانەی کە حیزبی کاریگەرن لە هەرێمی کوردستان وتیایە پاکێجێکمان خست بۆ ڕوو لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆخەی کە دێتەکایەوە و لە پێش مەترسیەکانی کە ڕەنگە بێتەکایەوە ڕوونمان کردبوویەوە بە تایبەتی کە هێشتا جەنگی ئێران ڕووی نەدابوو بەڵام پێشبینی ئەوەمانە کرد جەنگی ئێران ڕوەداوە ئەوە کۆمەڵێک مەترسی لە دوای خۆی ئەهێنەتەکایەوە و پاکێجێکمان لە چارەسەر پێشنیار کردبوو بەداخەوە ئەو مەترسیانی کە باسمان کردبوو هات نەدی و زیاتر دێنەدی و بەداخیشەوە کە هیچ یەکێک لەو چارەسەرانەی کە پێویست بوو بگیرەنە بەر بۆ ئەوەی دۆخی هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسی تر نەبێتەوە ڕەچاو نەکران و کاری پێ نەکرا و لە ئەنجامی ئەوە بینین ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان لاوازترە بێت داوای چیتان کرد بوو دکتۆر ئەوەشمان لەبەرچاو بێت ناوەڕۆکەکەی چی بوو واللهی داوای ئەومان کردبوو کە پەرلەمانی کوردستان دەست بەکارەکانی خۆی بکات وەکو پێدانەوەی شەرعیەت بە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و حکوومەتێکی نیشتیمانی تەکنۆکرات لە هەرێمی کوردستان بێتەکایەوە کە ئەرکی بریتی بێ لە چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە و لە هەمان کاتیشا کار بکرێ بۆ ئەوەی دەستوری هەرێمی کوردستان بنووسرێتەوە بودجە لە هەرێمی کوردستانە هەبێ کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق بە یەک پاکێج و لە ڕێگای وەفدێکی نیشتیمانیەوە چارەسەر بکرێت نەک ئەوەی کە هەر یەکێک لە حیزبەکان خۆیان بڕۆن و هەوڵی دانووسان لەگەڵ ئەو کاتە حکوومەتی عراقی نات بکایەوە باسمان لەوە کردبوو کە پێویستە کات وەرەقەیەکی دانوستان حازر بکرێ بۆ ئەوەی هەموو کورد بە یەکەوە بچنە دانووسانی دروستکردنی حکوومەتی عراق و لە ئەنجامی ئەوە قورساییەکی گەورە بۆ هەرێمی کوردستان بێتەکایەوە پێش دروستبوونی حکوومەتی عراق
هەندێک لەو کێشانە چارەسەر ببێ باسمان لەوە کردبوو کە کۆمیسیۆنێکی بەڕێوەبردننی قەیران بێتەکایەوە لە دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوون بۆ چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو ڕووداوانەی کە لە ناوچەکەی دێتەکایەوە یعنی 11 خاڵ بوو بەم شێوەیە کە ئەگەر ئێستاش چارەسەر بریتە لە پاکێجێکی لەم شێوەیە کە لە هەمان کاتیشە یەک پێگرتنەوەی هەرێمی کوردستان بێلایەنکردنی هێزی پێشمەرگە و هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان لە خۆ بگرێ ئەمە بێتە هۆی پاراستنی هەرێمی کوردستان وەگەرنا بە دڵنیاییەوە ڕۆژ دوای ڕۆژ لاواسترە بین و من ئەمەوێ سەرنج بۆ شتێک ڕابکێشم کە ئەو لێدوانە بەردەوامانەی سەرۆکی ئەمریکاشە کە لەسەر کوردێکا کە بەڕاستی مەترسین و واکات کە هێندەی تر دۆستەکانی هەرێمی کوردستان دوردنگ ببن و ئەوانەی کە پێشتر دۆستی هەرێمی کوردستان بن متەڕەدد بن لە هاوکاریکردنی هەرێمی کوردستان چونکە ئەوە تا سەرۆکی گەورەترین وڵاتی دنیا کە وتەکانی لە هەموو دنیا بڵاوە بێتەوە ئەوە تا بە بەردەوامی ئەڵێ ئێمە چەکمان نرد بۆ کورد و کورد چەکەکانی برد بۆ خۆیان و ئەوە یا لەبەرەوە هەموو ئەمانە مەترسین باشە دکتۆر تۆ خوێندنەوە چییە بۆ وتەکانی ینی خۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێ ماگامان لێی نییە سەرۆکی یەکێتی خۆی وتی ماگەمە لەم چەکانە نییە پارتی لە سەراستی وەزارەتی ناوخۆ بەیاننامەیەکی هەبوو یعنی لەکوێ ئەم چەکانە بۆ ئەگەر داوێتی بە کورد لەکوێیە ئەگەر نەیداوە بە کورد چی بکرێ بۆی کە دۆناڵد ترەمپ قەناعەت پێ بکرێ بڵێ کاکە چەکتان نەناردووە خۆی ڕاستیەکەی ئەم پرسیارە وەکو جەنابەت باست کرد پێویستە کات هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بەڕوون و ڕاشکاوی باسی بکەن پێویست ناکە لە پشت پەردەوە باسی بکەن چونکە بەڕاستی مەترسی باسکردنی ئەم چەکانە زۆر گەورەتر بووە یعنی وەکو جاران نەماوە چونکە بەبەردەوامی سەرۆکی ئەمریکا ئەم باس و خواستاکە ئەبێت قسەیەکی قەنەعەت پێکرد بۆ هەرێمی کوردستان بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ کۆنگرێسی ئەمریکا هەبێت سەبارەت بەم پرسە بەڵام ئەوەی کە ئێمە هەموو سەرۆکی یەکێتی ینی ڕوون و ڕەوان لەو دیدارە میدیایە وتی چەکەکان لای ئێمەنین وتی بەداخەوەواڵێم ئێمە دەسەڵاتەکەمان بەسەرم زۆنەی خۆماندا هەیە لەم زۆنەی ئێمە نییە ئەو وایوت ینی وتیشی بەداخەوە دەڵم کە دوو حکومەتین ینی حساب کە دوو حکومەتین جۆرێک لە دوو حکومەتین لای ئێمە نییە لەم بەشەی ئێمە نییە ئیتر من ناڵێم لەکوێیە بەشەکەی دیکەش بۆ خۆیان جواب بنەوە ینی ئیتر لەمە ڕوونتر لەمە سەرەحتر خۆیەوە باشە کارێکی باشەوە کارێکی زۆر باشتریشە بێ کە کارێکی باشیشە بێ کە پارتیش بە هەمان شێوە ڕوونکردنەوە لەسەر و پرسەبات هێزەکانی ڕۆژهەڵات بە هەمان شێوە ڕوونکردنەوە لەسەر و پرسەبن بەڵام لە هەموو ئەمانە باشتر ئەوەیە کە هاڵوێستێکی یەکگرتووی کوردستانیانە هەبێت سەبارەت بەم پرسە و وەفدێکی هاوبەشی کوردستانیانە یعنی ڕێک بخرێ ئەمە بڕۆنە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ کۆنگرێسی ئەمریکا دانیشتن بکەن لەگەڵ ئیدارەی ئەمریکا دانیشتن بکەن و بۆ میدیای ئەمریکا و بۆ میدیای جیهان ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە بدرێ چونکە ئەوەی باسەکرێ ڕەنگە ئەم پرسە زیاتر لە قەبارەی خۆی گەورە کراوە ئەوەی کە باسەکرێت هەمومانەی بیستینەوە و ئەو پرسەی کە بەشداریکردنی کوردیشە لە جەنگی ئەمریکا دژ بە ئێران لە ڕاستیە لە ئەنجامی دەستێوەردانی ئیقلیمیەوە وەستێنرا و پێویستە کات ڕوونکردنەوەی تەواو لەسەر کۆی ئەم بابەتە بدرێت باشە دکتۆر بەڕێزت سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان بووی لە ماوەی ڕابردوودا چەند ڕێکارێک باز دەکران وەکو دەستپێکردنەوەی یاخود کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان یەکێک لەوانە مەسەلەی دەستکاریکردنی نیساب بوو ئێستا زۆر باسی ناکرێ بەپێی ئەزمون و شارەزایی ئێوە ئەم بابەتە دوای بابەتێکی منی قانونیە بابەتێکە گونجاوە لەگەڵ واقعی ئێمەدا خۆی لە ڕاستیە دەستبردن بۆ تەنها یەک چارەسەری ڕووکەش بۆ چارەسەری قەیرانەکانی هەرێمی کوردستان چارەی دەردی کێشەکانی هەرێمی کوردستان ناکات بەڵکو ئەم قەیرانە قوڵ بوانەی هەرێمی کوردستان چ لە ڕووی ئابووری و داراییەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی ناوبانگی هەرێمی کوردستانەوە پێویستی بە
چارەسەری بنچینەیی هەیە پێویستی بە گۆڕینی ئەو شێوازە لە حکومڕانی هەیە لە هەرێمی کوردستانە پێویستی بە هێنانەکایی ڕوانینێکی تر بۆ حکومڕانی هەیە کە جیاواز بێت لە هەموو ئەو شێوازە لە حکومڕانی لە ماوەی ڕابردوو هەبوو ئەگینا بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە زۆرینەیەکی لەرزۆک تەنانەت دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان هاوشێوەی جارەکانی ڕابردوو قەیرانەکان درێژە کاتەوە قوڵترێک کاتەوە چارەسەری ناکات بۆیە وەکو باسم کرد ئێمە پێویستمان بە پاکێجێکی تەواو هەیە لە چارەسەر و ئەگەر ئەو پاکێجە بەو شێوەی کە باسم کرد کە خۆی لە گۆڕینی شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان هێنانەکایی حکوومەتێکی تر کە ئەکرێ حکوومەتێکی ڕاگوزەر بێ بۆ حکوومەتێکی ڕاگوزەری کاتی تەکنۆکرات بێ بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشە بێلایەنکردنی هێزە چەکدارەکان دابەشکردنی یعنی سێری کە ئێستا ئەوە تا چارەسەری تاکلایانە پێشنیارەکرێ لەلایەکەوە پارتی باسییان لە هینە کرد لە کاراکردنەوەی تاکلایانەی پەرلەمانە کرد لەلایەکی ترەوە باس لە چەسپاندنی تەواوی دوو ئیدارەیی لە هەرێمی کوردستانەکرا لە باتی ئەمە دابەشکردنی دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بێلایەنکردنی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان وەکو ئەگەر ئێستا ناکرێت هەموو هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە دۆخی هەموو هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە باشتر وایە کە دۆخی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان یەکلا بکرێتەوە یان دامەزراوەکانی حکومڕانی بەسەر هەرێمی کوردستانە دابش کرێت چه عیبەیەکی تایە کە بۆ نمونە پەرلەمانی کوردستان لە سلێمانی بێت سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە سلێمانی بێت ئەزمموی لەم شێوەمان لە دنیا هەیە بۆ نمونە ئێستا لە هۆڵندا کە یەک وڵاتی یەکگرتووشە ئەم قەیرانانشی کە لە هەرێمی کوردستانە هەبووە نەبووە بەڵام بەشێکی دامەزراوەکانی حکومڕانی لە هەیە بەشێکی تری لە ئەمە سەردامە بۆیە ئەکرێت بیر لە چارەسەرێکی گشتگیر بکرێتەوە بۆ ئەو قەیرانانە وەگەرنا چارەسەریەکان قوڵترە کات بەڵام چارەسەریشی ناکات مەبەستە لەوە ئێستا پارتی دیموکراتی کوردستان ئەو لێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان بەکاردێنێ بۆ خۆی بەکاری دێنێ دامەزراوە فەرمیەکان هەرێمی کوردستان بۆ خۆی بەکاردێنێ خۆی شتێکی ئاشکرایە کە تا ئێستا هەرێمی کوردستان لە دۆخی هودنەی دوای شەڕی ناوخۆیە و ئەو دوو زۆنیەی لە ئەنجامی جەنگی شەڕی ناوخۆی نەگریسەوە دروست بوو تا ئێستا درێژەی هەیە بە شێوەیە لە شێوەکان و لەمەوە هەولێری پایتەخت بەدەست پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ دۆک و لە هەمان کاتیشایەکێتی قەڵەمڕەوی خۆی هەیە لە سلێمانی و بەشێکی ناوچەکانی هەولێر و لە هەڵەبجە ئەمە هەیە و لە ئەنجامی ئەوە بەهۆی ئەوەی کە هەولێری پایتەخت بەدەست تەنها یەک حیزبەوەیە ئەمە وای کردووە هەژمونی پارتی بەسەر دامەزراوەکانی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە زۆر گەورە بێ وەکو چۆن یەکێتیش درێژە بە حکومڕانی خۆیەدا لە سلێمانی هەرچەندە ڕەنگە ئەبێت لەمەیە من بە شێوەیەکی ئەکادمی ئەبێت ئەوە بڵێم کە ڕەنگە ئەو هەیمەنەیە بە شێوەی لە شێوەکان لێرە و لەوێ جیاوازی هەبێ بەڵام بۆ چارەسەرکردنی ئێمە پێویستمان بە یەکگرتوویی هەموو هەرێمی کوردستان هەیە هەموو هەرێمی کوردستان لە زاخۆوە بۆ هەڵەبجە و بۆ کفری هەموو خەڵکی هەرێمی کوردستان بێ بەڵام ئەگەر ئەمە ئێستا لە کاتی ئێستا مەیسەر نییە خۆکرێت لانی کەم هەولێری پایتەخت بێلایەن بکرێ و دامەزراوەکانی حکومڕانی بەسەر هەرێمی کوردستانە دابش بکرێت هەوڵی ئەوەش بدرێت کە کۆی دۆخی هەرێمی کوردستان یەکدا بکرێت یعنی ئاسایی بکرێتەوە وەگەرنا ئەو تەرحەیکە ئێستایی کێتیە کە داوای نیوەی حکوومەتی هەرێمی کوردستانی شەکات ڕەنگە هینێکی ئەوتۆی نەبێ ئەگەر هەیمەنەی پارتی بەسەر هەولێرەوە بەردەوام بێ ڕەنگە کاریگەریەکی ئەوتۆی نەبێتەوەش یان ئەگەر نیوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەدەست یەکێتیەوە بێ ئەگەر شەراکەتی ڕاستەقینە نەبێت لە حکوومەتدا کاریگەری نییە ئەگەر شەراکەتی ڕاستەقینە نەبێ ئەگەر ئەوەی کە دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ژێر ڕکێفی یەک حیزبە ئەوە کۆتایی پێنەهێنرێ ئەگەر بەرژەوەندی هاوڵاتی بەرژەوەندی هەموو خەڵکی هەرێمی کوردستان نەکرێ بە پێوەر بەدڵنیاییەوە کاریگەریەکی ئەو تۆی نابێت
باشە دکتۆر لە نێو قسەکاندا ئاماژەت بۆ کردوتت پاکێجێکمان داوە بە هێز و لایەنە سیاسیەکان زمنی یەکێتی پارتی وەکو دوو هێزی کاریگەری هەرێمی کوردستان بۆی ئیدارێکی باشی ئەم دۆخە بدەن پێت وانییە ئیدارەیەکیان دابێلانی کە هەرێمی کوردستانیان کەمێک دوور خستبێتەوە لە ئاگری و شەڕێکە لە ناوچەکە هەیە لەو ڕۆ ئەوە باش بوو کە بەڵێ بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان نەبووە بەشێک لەو ئاگرەی کە لە ناوچەکەیە هەبوو لەو جەنگەی کە لە ناوچەکەیە هەبوو هەرچەندە لە سەرەتاکانی ینی دەستپێکی جەنگەکە خەریک بوو هەرێمی کوردستانە بوو بەشێک لەو جەنگە بەڵام باش بوو دواتر هەردوو حزبی حکومڕان لە ڕاستیە و حزبەکانی تریش هەرێمی کوردستانیان پاراست لەوەی کە بە بەشێک لە سوتەمەنی ئەو جەنگە و لە ڕاستیشە بۆ یعنی ئەبێت ئەوە بڵین کە کاریگەری ئیقلیمیش هەبوو بە تایبەتی ڕۆڵی تورکیا و ڕۆڵی تورکیا کاریگەر گەورە بوو لەوەی کە کورد بەشدار نەبێت لە جەنگەکە کە تورکیا دژی ئەمە بوو و هەموو ئەمە وای کرد کە لانی کەمی بەشداری کوردستان هەبێ هەرێمی کوردستان هەبێ لەو جەنگە هەرچەندە هەرێمی کوردستان هەر بە شێوە لە شێوەکان پریشکی جەنگەکە گرتیەوە هەم لە ڕووی سەربازی و درۆن و ئەوانەوە بیگرە ئەوە لە هەمان کاتیشە دروستبوونی هەندێک قەیران و قەیرانی سوتەمەنی و غاز کە تا ئێسش بەردەوامە لە هەرێمی کوردستان بەڵام یعنی بەشداری هەرێمی کوردستان و پریشکی ئاگرەکە بۆ کەمترین ڕادە کورد بوویەوە بەس ئەمە مەترسیەکانی کۆتایی پێنایەناوە لەسەر هەرێمی کوردستان مەترسیە جیۆپۆلیتیکیەکانی کۆتایی هاتنی ئەم جەنگە لەسەر هەرێمی کوردستان هێشتا بەردەوامە باشە دکتۆر هەر لە نێو قسەکانەدا ئەنی دەساژێکی بەکارە ناوتە دەگەرەمە نەکەین سمعی سیاسی هەرێمی کوردستان یان شەرعیەتی سیاسی هەرێمی کوردستان پەرلەمان کارا بێتەوە بۆ شەرعیەتی سیاسی هەرێمی کوردستان نوێ بێتەوە شەرعیەت وەربگرێتەوە ینی پێ دوایەوەی کە ئێستا هەیە شەرعیەتی سیاسی لە دەست داوە بەدڵنیاییەوە ئەوەی کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان خۆی لەژێر پرسیارایە یعنی هەڵبژاردنەکان کە لە هەرێمی کوردستانە ئەنجامە درێت و خۆتان نەزانن دنیایەک قسە و باسە سەر هەڵبژاردنەکان هەیە بەڵام سەرباری ئەوەش ئەوەی کە وا ساڵ و نوێک زیاترە پەرلەمانی کوردستان هەڵبژاردنی بۆ کراوە بەڵام تا ئێستا نە پەرلەمان کارایە نە حکوومەت دروست بووە نە سەرۆکایەتی هەرێم هەڵبژێراوە ئەمە لە کاتێکە کە لە عێراقا نزیکەی ساڵێک دوایی هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەنجام درا بەڵامەوە تا خۆتان ئەبینن پەرلەمان ئەنجومەنی نوێنرانی عێراق کارایە سەرۆکی کۆماری عێراق هەڵبژێرا حکوومەتی عێراق دەست بەکار بووە ئەمە زیانێکی گەورەی لە ناوبانگی هەرێمی کوردستان لە دەرەوە داوە و لە هەمان کاتیشە ئەو پەرتی و لاوازی و دابەشبوونەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانیشا هەیە قوڵتری کردوتەوە زۆر باشە دکتۆر لەم ڕۆژانەدا لە نێو خەڵکدا هەندێک جار باز لەوە دەکرێت کە بەنیازن حزبێکی سیاسی دروست بکەن حەزەکەم لە زمانی خۆتانە بیزانم هەوڵی واتان هەیە وەڵای من نەمبیستووە ئەمە کاگڕانکۆوە نەبیستووە نەمبیستووە زۆر جارم باس و خواستانە دێتە کایەوە بەڵام لە ڕاستیە ئێمە لە ماوەی ڕابردوو لە هەوڵیەوە بووین لە باتیەوەی یعنی هینێکی تر بێتە کایەوە ینی پەرتیەکی تر بێتە کایەوە لەم هەموو پەرتیەی کە هەیە هەوڵی دروستبوونی بەرەیەکی بەرفراوان لایەنە ناڕازیەکان بین بۆ نمونە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەداخەوە ئەوە سەرکەوتوو نەبوو هەوڵی ئەوەمان داوەکو باسم کرد لەو هەموو پەرتیەی کە لە هەرێمی کوردستان هەیە لەگەڵ کۆمەڵە کەسایەتی سربەخۆ هەوڵی ئەوەماندا کە پرۆژەیەک بۆ چارەسەری قەیرانەکانی هەرێمی کوردستان بێتە کایەوە بۆیە یعنی خۆ شتێکی ئاساییە ئێمە وەکو کۆمەڵە کارکتەری سیاسی هینمان هەبێت طموحی سیاسیمان هەبێ بەڵام لە ڕاستیە هەمیشە سەیری ئەوەکەین کە چی باشە بۆ دۆخی هەرێمی کوردستان چ دۆخی ئەوەی دۆخی چاکسازی و دکتۆر پێ دوای حزبێکی سیاسی نامانەوێت پەرتیەکی زیاترەکە
وا دەرەکەوێت کە ئێستا بەو پەردبوونانەی کە هەن ڕەنگە وابێت نازانم یعنی لە داهاتووە ئەمە بەکوێ گام گفتوگویانە بەڵام تا ئێستا قناعەتمان وایە کە دروستبوونی هێزێکی تر ڕەنگە هەر ڕقەمێکی تر زیاد کە چارەسەری بەشێکی زۆر لەو خێرانن کە ئێستا هاتوونەتە کایەوە. باشە دکتۆرە وێزانەی کە ئێستا وەکو ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە وەکو دەڵێی ینی بەسن بۆ ساحەی سیاسی هەرێمی کوردستان خۆی لە ڕاستی ئێستا جارێ هێزی ئۆپۆزیسیۆنمان نییە لە کوردستانە ینی لەبەرەوەی پەرلەمان دروست نەبووە نازانین کێ چێتە حکوومەت و کێ لە دەرەوەی حکوومەت ئەمێنێتەوە و خۆشتان نەزانن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق هەمویان داوای وەزارەتیان کرد دەبەرەوە ناتوانانی بڵێ ئێستا ئۆپۆزیسیۆنێک لە ئارایە و بەداخەوە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانەش لە نێوان خۆیانە نەکرد ڕوئایەکی یعنی ئەو بێ بڵین لە ناو کەوانەیە هێزی ئۆپۆزیسیۆنچکە وەکو باسم کرد ئەوە دۆخەکە بەو شێوەیە نەک ڕوئایەکی هاوبەشیان نییە بەڵکو زۆر جار دژ بە یەکی ژەوەستنەوە بۆیە یعنی قەیران هەرێمی کوردستان چۆن قەیرانی هێزەکانی حکومڕانی هەیە بە هەمان شێوە قەیرانی هێزەکانی دەرەوەی هێزە حکومڕانەکانیشی هەیە. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان زۆر سپاس دەکەم. هەربژیت سپاس بۆیەوەش. زۆر سپاس دکتۆر سپاس دەکەم. بەڕێزان خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانە گەینەوە ساغ سەلامەت بن خواتان لەگەڵ.